پێکێنانی حکومەتی نوێی عێراق لە نێو ململانی نێوخۆی نێوان پارتە براوەکانی هەڵبژاردن و هەیەجانی دەنگی ناڕەزایی خەڵک و دەستێوەردانی وڵاتانی دەرەکی بازی سەرۆک وەزیران بەسەر کێوە ئەنیشێتەوە حەیدەر عەبادی کە چاوی ئەمریکای لەسەرا یان هادی عامری کە ئێران بەپەرۆشە بووی. شیکەرەوان لە واشنگتن پێیان وایە کە ئەمریکا دەبێت سیاسەتی لە عێراق بگۆڕێت. نایانەوێت ڕۆڵی ئەمریکا لە بەغداوا دەربکەیت کە تەنها یەک کەسی هەیە ئەو کارە بکات. سیاسی عێراقیەکان لەو سەر و سەودایە دەموچاوی سیاسی تازەی ئەمریکایان دەوێت. ئەمریکا دەیەوێت دەسوەردانی ئێران نەهێڵێت. ئەوەشی وا پێویست دەکات کە پەیوەندیمان لەگەڵ عێراق وەک ساڵانی ڕابردوو نەبێت. ئەمریکا دەبێت مامەڵە لەگەڵ عێراقی تازەدا بکات. ئێران لە چاو ڕابردوو زیاتر پێویستی بە عێراق هەیە. چۆن پێگەی ئێران لە عێراق دەتوانرێت لەق بکرێت. لە کاتێکدا چاودێران ئەوەیان لاڕوونە میلیشیا شیعەکانی سەر بە ئێران هەموو کات دەتوانن بەمەبەست بەکار بهێنرێن. هاوکات لەگەڵ چڕبوونەوەی گەمارۆ ئابوووریەکانی ئەمریکا لە دژی ئێران ئایا عێراق بۆ ئێران دەواازە ئاسانەکە نابێت؟ ئێران چاوی لە دروستبوونی هاوپەیمانێکی نێوماڵی شیعەکانە کە بتوانێت حکوومەت پێک بهێنێن. بەلایەنەوە گرینگە سەرۆک وەزیران لە خۆیانەوە نزیک بێت. دەشیانەوێت لەوە دڵنیا بن کە کۆنتترۆلی وەزارەتی نەوت مسۆگەر بکەن تاوەکو بتوانن کاریگەریەکانی گەمارۆی ئابووری ئەمریکا بۆ سەر ئێران لە ڕێگای عێراقەوە کەم بکەنەوە. عێراق بۆ ئێران یەکێکە لە هیواکان. ئێران لە هەوڵی فراوانکردنی پێگەکەیەتی نەک لە بەغدا بەڵکو لە ناوچە فیدراڵیەکەی باکووری وڵاتەکەش لەگەڵ پارتە کوردەکان وەک ئەم شیکەرەوەیە باز دەکات کە سەردانی بەغدا و لایەنە کوردیەکانیشی کردووە. پێی وایە لە هەرێمی کوردستان ڕاڕاییەک دەبیندرێت لەوەی بەچوونە ناو هەر هاوپەیمانێتیەکەوە چیان دەست دەکەوێت. بەڵام بەغداش چوونەوەی پارتی دیموکرات بۆ ئەوێ بەسەرکەوتن مەزەنە دەکات. ئەوەش گرنگە کە دەبینین پارتی دیموکرات خۆی بۆ ئەوە ئامادە کردەوە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار لە عێراق. ئەوەش بۆ بەغدا سەرکەوتنێکە کە پارتی بگەڕێتەوە بۆ بەغدا و پۆستێکی باڵا وەربگرێت. هەڵبژاردنەکان لە عێراق پێگەی کەسایەتی و حیزبەکانی یەکلا کردەوە. بەڵام دەستگرتن بە کەسایەتیەکانەوە لەلایەن وڵاتە کاریگەریەکانی سەر عێراق لە قازانجی کێ دەبێت؟ پێویستە پەیوەندی بەستن لەگەڵ هەموو لایەکدا و سەر و سەوداکردن لەگەڵیان لەسەر کێشە گرنگەکان بێت نەوەکو لەسەر ئاستی کەسایەتیەکان. نازانم ئەو هەموو حەزەی ئەمریکا چییە بۆ ئەوەی جارێکی تر حەیدەر عەبادی ببێتەوە بە سەرۆک وەزیران. عێراق بە ساتە وەختێکا گوزەرە بێت شەقامێکی تووڕە و ناڕازی و ململانی لایەنەکان و نەبوونی ئاسۆی حکومەتێکی نوێ. لەو لاشەوە ئەجێندای سیاسی ئەو وڵاتانەی چاویان لەسەر عێراقە بەردەوام لە ئامادە باشیدایە. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.